پەرلەمانی کوردستان ئاشکرای دەکات لە شاری هەولێر 350 دۆنم زەوی بەنایاسایی دابەش کراوە. دەژڵێت لە پەرلەمان بە دۆداسون بۆ هەموو ئەو زەویانە دەکەن کە بەنایاسایی دراوە با حیزب و ڕێکخراوەکان. هیچ زەویەک بەنایاسایی نەدرایە چونکە ئەوە لە سەلاحێتی وەزیری شارەوانی گەشت و گوزارە بەو بڕیارەی کە گوتمان 32 یاسای 32 1986 و یان ئەو تەخویل دەکا کە خواروی خۆی کە تەخویل دەکا یان ئەنجومەنی شارەوانی حەقی هەیە بەو یاسایە بە بێ مزایەدا بداتە ئەو ڕێکخراو حیزبانە. باپی بە دوواداچوونەکانی یەناڵتی 8 دۆنم لەو 350 دۆنمە دراوە با ڕێکخراوی یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان کە سەر بە پارتی دیموکراتی کوردستانە. شەروانی هەولێریش دەڵێ سەرجەم زەویەکان بەپی یاسای ژمارە 32 ساڵ 1986 عراق دابەش کراون کە بەپی ئەو یاسایە سەرجەم ڕێکخراو حیزبەکان دەتوانن داوای وەرگرتنی زەوی بکەن لە حکومەت. بەپێ ئەو بەڵگانی لەبەردەستی ئەمە بەشێک لەم ڕێکخراوانە زەویەکی پێدراوە بۆ کاری ڕێکخراوەی دوای زەویەکەی فرۆشتووە بە نزیکەی 15-16 میلیۆن دلار تەملیک کراوە لەسەری. پرسیارەکە لێرە ئەمەیە ڕاستە ئەگەر بە قانونیش دراوە ئایا ئەم قانونە بۆ هەمووان وەک یەک جێبەجێکرێ بەتەکید نەخێر 2010 پێشووتر و ئێساشەم پرۆسە پێدانی زەوی بە ڕێکخراوەکان بەردەوامە. لە ماوەی ڕابردوودا یەناڵتی چەند بەڵگەیەکی بڵاو کردەوە لەسەر ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی کە زەویان لە حکومەتی هەرێم وەرگرتووە. پەرلەمانی کوردستانیش دەڵێت بە دوواداچوون بۆ هەموو ئەو زەویانە دەکەین کە لەلایەن شارەوانیەوە دراوە بە حیزب و ڕێکخراوەکان بەنایاسایی. هێرشقادر NRT هەولێر.